بەناوی خوای بەخشندە و میهرەبان، سڵاو و ڕەحمەتی خوای گەورەتان لەبێ خۆشەویستان. خۆشحاڵم لە گفتوگۆ دەگەمەوە خزمەت ئێوەی بەڕێز و خۆشەویست. گفتوگۆ و دانوستان دەکرێت لە نێوان دوو لایەنی ناکۆک بۆ گەیشتن بە دەرەنجامی ئەو خاڵانەی کە تێیدا ناکۆچیان لەسرە. گفتوگۆ و دانوستانەکانی حکوومەتی هەرێمی کوردستان لەگەڵ حکوومەتی ناوەند لە مێژوودا چەندە گرنگی هەبووە بۆ نەتەوەی کورد و لە ئێستادا بۆچی لە دەرەنجامی گفتوگۆ و دانوستانەکان ناگەینە ڕێکەوتن و هۆکاری نەگەیشتنە ڕێکەوتن چییە؟ هاوکات ڕۆڵی دامەزراوەی یاسایی لە هەرێمی کوردستان و لە حکوومەتی ناوەندی دەبێت چی بێت لە گفتوگۆ و دانوستانەکاندا؟ کاریگەری نەبوونی لایەنی سێم وەکو زامنکردنی دانوستانەکان چییە؟ هاوکات کاریگەری وڵاتانی دراوسێ لەسەر دانوستانەکان دەبێت چی بێ؟ ئەم پرسە گفتوگۆ دەکەم لەگەڵ زۆر بەڕێزان دکتۆر عوسمان عەلی مامۆستای زانکۆ، زۆر بەخێراتن دەکەم، زۆر بەڕێز یاسین عەزیز لێکۆڵەر و چاودێری سیاسی. سوپاسان دەکەم کە لە گفتوگۆ لەگەڵ من. کاکتۆر بە کەمێک بگەڕێنەوە دووە. ئێمە لە مێژووشدا دانوستانمان زۆر هەبووە لەگەڵ حکوومەتی ناوەندی. مێژووی ئەو دانوستانانە چۆن بخوێنەوە بۆ ئەوەی سوودی هەبێ بۆ ئەوەی لە ئێستا و لە داهاتوودا سوود لەو دانوستان و گفتوگویانە وەرگرین. بەناوی خودای گەورە و میهرەبانەوە سڵاو لە بینەرانتان، سڵاو لە جەناب، سڵاو لە میوانە عەزیزەکەت. بەڕاستی ئێمە ئەتوانین بڵین جۆرە هاوبیرێک هەیە کە حەرەکەی کوردی لە زۆر جار لە بواری عەسکەریەوە دەستکەوتنی باشیان کردووە لە مێژوودا، بەڵام کە هاتوونەتە مێزی دانوستان ئەلەوێدا نەیانتوانەوە ئەو دەستکەوتانە بکەنە دەستکەوتی سیاسی. اینجا لێرەدا هۆکاری زۆرە، یعنی شەرت نییە ئەوەی مەثەڵەن قائیدێکی عەسکەری بێ، سیاست مەدارێکی باش بێ یان دیپلۆماتێکی باش بێ. ئیدن دیپلۆماسیەتی بزوتنەوەی کوردی بە شێویشتە پڕە لە هەڵەی وەکەوە. هیچێک لەوانە مەثەڵەن ئێمە لە کاتی شێخ مەحموود نامە ئەنێرین بۆ هین بۆ لینین لەو کاتەدا شێخ مەحموود بە پیاوی ئینگلیز دەزانێ تو نامە ئەنێری بۆ لینین، تەوان ئەوە وەڵامەکەی نابێ. لە کاتی کۆماری کوردستان لە مەهاباددا سێرەکەی حزبێک حکومەکات لە ئیدیۆلۆژیەکەی ئەڵێ ئێمە ئێتیداءەکەین بە مارکسیەت و لین ئیشتراکیەی علمی مادیەی جەدەلیکە مارکسیەتە. اینجا لە هەمان کاتە قازی محەممەد بە ڕۆزڤێلت ئەڵێ کە تێ زیارەتێکە بە داهلەر ئەمانە کە دوو دیپلۆماتی ئەمریکین ئەڵێ ئێمە شوعینین، ئێمە عەلاقەمان نییە بە مارکسەوە. بەڵام ئەو کابرایە دوایی بینیم کە ئەگەڕێتەوە نامەیەکە نووسێ بۆ ستەیت دیپارتمنت لە ئەمریکا، ئەڵێ هەر چەندە خۆیان واڵێن، بەڵام ئەگە سێر بەرنامەی پارتەکەیان بکەی، یەکەم پارتی ژیانەوەی کورد، دووەمش پارتی دیموکراتی کوردستان، ئەڵێ بەشێکە هاو نوسخەی پارتی تودەی ئێرانیە. ئیدەن ئێمە لە دیپلۆماسیەتە ئاگادارنین چێڵێن، بەڵام مقابل ئەمان ناسێ. اینجا ئەمە دوور دێژە، بەڵام دێمە با بڵێم فاوەزاتی بزوتنەوەی کوردی لە شەسێ لەگەڵ بەعسیەکان بەلەوەی بێنە سەر حکوم. بەعسیەکان زۆر پێویستیان بە هین بوو، یارمەتی کورد بوو. بە کوردەکان بە دوو قسەی شەفەهی بێ ئەوەی بیکەنە عەقد و بێ ئەوەی بنووسن ڕازی بوون بەو حزبی بەعس کە هاتە حکوم. هەر وتیار لە بین ئێمە و ئەطرافی پارتی دیموکراتی کوردستان هیچ ئیتفاقیوان نییە کە ئێمە ئۆتۆنۆمی بدەین. جا دوای تێنە ئۆتۆنۆمی 1974 ئەوە ئیتفاقێکە لە بین تەرەفێک ئەوش لە حکومایە، تەرەفی با بڵێن حکوومەتی ئەحمەد حەسەن بەکر و سەدام و لە بین تەرەفێکی کوردی ئەوش حرەکەی کوردی. بەڵام لەبەرەوەی لە بوارە دیپلۆماسیەکە نازانن، جارێ حکومەت ئەوە کە هاتنەوە بەغدا کردیانە مەکرەمەی سەید ڕەئیس بۆ بەیان حکومە لە عێراقی. کاکە ئەو بەیان نەبوو، ئەوە ئیتفاقیەک بوو، بەڵام لەبەرەوەی لە بوارە دیپلۆماسیەکەیان ئاگادار نەبوون، ئەوە دەستکەوت بوو بۆ حکوومەتی عێراق نەک بۆ تەرەفی قیادەی کوردی. اینجا با بێین سێر فەقەراتی ئەو بەیانە بکەین. فەقەراتی ئەو بەیانە ئەڵێ لە ناو 4 ساڵدا تەحدیدی یان ئەو شوێنەی کە ئەبێتە ئۆتۆنۆمی منطقەی کوردستان بۆ ئۆتۆنۆمی، ئەڵێ لە ناو 4 ساڵدا هینێکی. بەڵام باسی میکانزمەکان ناکە، باس ئەوە ناکە ئایا ئەگەر حکوومەت لە دوای 4 ساڵ ئەو ئۆتۆنۆمی جێبەجێ نەکرد، حکوم ذاتی تهدید نەکرد،
مووقفی قیادەی کوردی چێبێ ئەو میکانزمەیتیانە و ئەمە دێتەوە هەمان هەڵا بزوتنەوەی کوردی ئیکا لە 2006 لە نووسینی دەستوری عێراق مادەی 140 ئەوە شهر هەمان شتە بە کورتی کە باسی ئەو مادەیەشەکەین ئەلەوێدا جارێک بە شێوەیەکە لە کاتێکدا ئەو مادەیە نووسراوە سیاستمەدارانی کورد لە خارج بە ئینگلیزی پیانەوت کینگ میکرز یعنی صانعی ملوک یعنی مەلی ئەوان قەرارێنەدا کێ بێتە ڕئیس وزەرا لە هین لە بەغدا بەڵام لەو کاتەدا هەڵەسن بە شوێن لە 1940 کوردستان ئەڵێن ئەو شوێنانەی کە کێشەی لەسرە کاکە لە وەختی مەلا مستەفای بەرزان خوا عافیکە لە 69 لەو پەڕی هینە زۆعفە لە بەیانی ئازار ئەلێ بێ کەرکوو جیتیابێ کامل لە 74 یعنی معسکەری ڕووسی بەو پڕی قوتەوە معسکەری سۆڤێتی لەگەڵ سەدامان سەدام لەو پڕی قوتە لەم پاوەزاتە سەدامە لێوەرە نیوەی کەرکووک شە دەمێ ئەڵێ نا کەرکووک بەشێکە لە کوردستان ئەمە دلیلە ئەو برایانەمان چی کاک مەسعود بوو چی با بڵێن مامجەلال بوو خواعافیکە چی نووری بوو نووری شاوێز خواعافیکە ڕۆژ نووری شاوێز ئەمانە کە مادەی 140 نووسی ئەبێ ئەویان قبول نەکرە دوای ئاخر نقطەمێ لێرە بڵێم ئەڵێ ئەم مادەی حکوومەتی مرکزی لە 2000 لە کۆتایی 2007دا ئەبێ جێبەجێ بکە بەڵام ناڵێت ئەگەر جێبەجێی نەکرد تەڕەفی کوردی چ حەقێکێ لەبەرەوە ئێستا پەرلەمانتارانی عێراق عەرەبە شۆڤینەکان ئەڵێنەوە مادەی ئێلغا کرد مادەی 140 چونکەوتی لە 207 داین نەبێ لێرەدا ئەمە دەلیلە دیبلۆماسیەتی کوردی لە قەیرانە باش دەگەڕێمەوە کاک دکتۆر ینی مێژوێکی کورت و خێرای بەسەر دانوستان و ئەو دیبلۆماسیەتە کرد کە کورد هەیەی بەڵام من لێرە دەپرسم ینی خۆ ئەوە مێژوەکە ڕوونە ئاشکرایە کە ئێمە وەک کاک دکتۆر گوتی ئەوەی کە زۆر جار بەدەستمان هێناوە لە ڕووبوونەوەی سەربازی لەسەر مێژی گفتوگۆ و دانوستان نەمانتوانیوە بەقەد ئەو خەباتکاری و فیداکاری بەدەستی بێنین دەکە خاڵە لاوازەکان دیارە بۆچی ئێمە بەردەوام دووبارەی دەکەینەوە لە دانوستان سەرکەوتوو نابین بنای خی گەورەی مێرەبان سپاس لە بۆ جەنابەت و لە بۆ کاک دکتۆر ڕێز و تەقدیرمان هەیە بۆ بینەرانی خۆشەویست تەمان دیارە کاک دکتۆر باسی کرد گرفتی کورد ئەمن زۆر زاروا دەبینم بێزگەلەوەی کاک دکتۆر باسی کرد لە دۆڕاندنی جەولاتی سیاسی لە وتوێژ و مفاوزات پەرتەوازەی کوردە یەک لە گرفتە گەورەکانی کورد لە هەموو مێژوو ئەو پەرتەوازەیە بووە بە تایبەتی لە مێژووی هاوسەرشمان ئێستا کە ئەمە زیاتر دەبینی لە یعنی ئەوەی لە بەرچاومان ئێستا پاش 2003 کورد بەهێزترین ژمارەی عێراقی پاش 2003 بوو بەڕاستی بە بەڵگەی ئەوەی کە لە نوێتوێکەوە کورد ئیدارە و حکومەت و پەرلەمان و ئەو هەموو ئەزمونە زۆرەی هەبوو یعنی ئەو برادرانەی کە لە ئۆپۆزیسیۆنی عێراقی بوون کە هاتنەوە 2003 زۆربەی میوانی کورد و کوردستان بوون ئەمە ینی لە خلالی ئەزمموی حزبیشمان پێشتر ئەوە بوو ینی ئەوانەمان زیاتر لە سووریا لە ئێران دەدید یان کە داهاتنە کوردستان زۆر لە پاشتر بوون لەو کەڵەپیا و سەرکردە سیاسیانەی کە کورتی بووە ئەمن پێم وایە جگە لەوانی کە کاک دکتۆر باسی کرد ئەو خاڵە هێزەی باسی دەکەم کە پەرتەوازەی کوردە پەرتەوازەی کورد ئەو زۆر زار ئەو پەرتەوازەیە نەک لە ناوخۆ حتا لە هاوپەیمانەتی دەرەوەی عێراق و کوردستانیش دەکرێت ینی ئەوانەی کە تۆزێک دێمە پێشتر لەوەی جەنابەت باست کرد ئەو ئیملاات و ئەو شتانێک کە لە دەرەوەش بۆ مادێ ینی پەرتەوازەی نەک لە ناوخۆیە حتا لە استراتیزیەت و سیاسەتی دەرەوەی سەرکردایەتی سیاسی کوردە پێم وایە ینی تا ئەو پەرتەوازەیە بەردەوام بی کە بەداخەوە زۆر ڕۆژ بە ڕۆژ زیاتر پەرتەوازە دەبین ئێستا مەسەرەن بۆ نمونە ئەو توێژانەی ئێستا لە بەغدا دەیکەین دوو حزبی سەرەکیمان هەیە کە حکم دەکەن لەو دوو حزبەی زۆر جار جیاوازی لە هەڵوێستەکان دەبینی جیاوازی لە بۆچوونەکان دەبینی بەرامبەر بەغدا بەرامبەر فلان شوێن بەرامبەر فلان شوێن پێم وایە کە بە کوشەترین نەخۆشی کورد ئێستا لەو پەرتەوازەیەدا دەبینم تا کورد پەرتەوازە بێ ناتوانانی ئامانجی سیاسی خۆی لەو قۆناغی بەدەست بێنی باش زۆر زار دەگوترێ ئەو وەفدانەی کە دەچن لە بۆ حکوومەتی ناوەند بە تایبەتی لە ئێستادا گلەی ئەوەیە کەوانە ئەو وەفدانە
ئەوەندە ئەزمونیان نییە لە گفتوگۆکردن یان زۆر زادرێن خاڵی لاوازیانەوە بڕیاریان بەدەست نییە یعنی لایانی بڕیار بەدەست نین بۆ ئەوەی لەسەر شتێک ڕێبکەون ئەمە چەندە کاریگەری هەیە لەسەر دانوستانەکان. وەفدی کوردی بۆ هەژدەمین جار ئێستا لە بەغدایە باش کە دەکرا ئەو هەژدەمە بکرێتە جارێک و دوو جار. ئەوە یەک لە هۆکارە سەرەکیەکان پێم وایە ئەوەیە کە سەرکردە باڵادەست و بڕیاردەرەکانی کوردستان یا ئێمەش وەکو شقامی سیاسیان ئەوەی کە چاودێر دەکەین پێمان سەیرە بۆ مەسەڵەن سەرۆکی حکوومەت سەرۆکی هەرێم سەرکردایەتی ئەوەیە ئەو توێژانانە زۆر ئەوەنە ینی ئەمن کە باز دەکرێت پێش ئەوەی مەسلەی بودجەش بێشتە پێش محکەمەی فیدرالی ینی کە ئەو دادگایە زۆر گرنگترە لە بودجێ چکە بودجە ساڵێک دو ساڵە بەڵام مەسلەی دادگای فیدرالی چەند ساڵێک دەخایانی هەتا جارشکە هەموار دەکرێتەوە نەبوونی سەرکردەکانی هێڵی یەکەم با بڵێن کە دەچن ئەو وەفدانی ئێمەشکە وەفدی پلە دوو پلە سێ دەبن دەچن لەگەر سەرکردە گەورەکانی لایەنەکانی کە بە تایبەتی لایەنە شیعەکان دادەنیشتێ دوای ئەو برادرانەی ئێرانە ئەو برادرانەیان لە کوردستان پەنا دەبەنە بەر پەیوەندی تەلەفۆنی کاچ خۆم ینی هەموو دەتوانن ینی پێم وایە کە زۆر باسانی ئەو سەرکردانەی هێڵ یەکەم بچن لە بەغدا زۆر بە شەفافیت زۆر بە بەڕوونی لەگە ئەو سەرکردە سیاسیانە دانیشن و ئەو گرفتانە چارەسەر بکەن بێ ئەوەی کە وەفدێک بنێری یەکەم کە زۆربەی ئەندامەکانی تازەن و بەڕاستی شارەزاییان کەمە لە بواری هەم گفتوخۆ هەم ئەو زانیارێنی کە پێویستە بدرێتە بەغدا چونکە مەسەڵەن چوونی وەفدێک چوونی لایەنێک 100,000 بۆ لایەنەکەی تر هەم کوردواری خۆمان گوتم پێگەت لاواز دەکا هەموا دەکە کە بەرامبەرش زیاتر مەرج و شتوا بسە پێنی لەسەرت ئەوەش جێی پرسیارە لای ئێمە یعنی نەچوونی هێڵی یەکەمی سەرکردایەتی کورد بۆ ئەو توێژانە ئەویش نیشانی پرسیار زۆر هەڵدەگری کە وەڵامەکەی تا ئێستا دیار نییە. بەڵێ باش ئەدە بخوانە وەڵامی بدەنەوە. باش کاکتۆر تا ئێستا دیبلۆماسیەتمان وەکو زانستێکی سەردەمی لە هەرێمی کوردستان وەرگرتە بۆ نمونە کەسێکی وەکو جەنابەت کە شارەزای مێژووی قەت بۆ ڕۆژێک لە ڕۆژان بۆ وەرگرتنی پاشخانێکی مێژووی قۆڵ لە عێراق بۆ وەرگرتنی پاشخانێک لەبارەی دانوستانەکان سەردانی ڕێکخراوەکەی جەنابەت بکەن ڕێکخراوی تاسک بۆ لێکۆڵینەوەی هێزری و استراتیژی کاکتۆر مێژوەکمان بدێ لەسەر دانوستانەکان بۆ دەوڵەمەندکردن بۆ کەسانی شارەزان لە بواری دانوستان و گفتوگۆن و مێژوو خۆی کێشەی دیبلۆماسیەتی کوردی زۆرە یەکێک لەوانەیە ئەوی مامۆستا یاسین ئاماژەی پێکردەوەش نەبوونی یەکڕێزی لە ناو ماڵی کوردی کە ئەوان لە بەغدا زۆر ئاگادارن بەو تەفاسیلە ئەمە یەک اینجا کێشەی تشی زۆرە یعنی خۆی دیبلۆماسیەتی کوردی داننراوە لەسەر ئەساسی احتراف لەسەر ئەساسی میهانیەت لەسەر ئەساسی زانی ئینسانی شیاو لە شوێنی کەسی شیاو لە شوێنی شیاو نییە لە دیبلۆماسیەتی کوردی لە دەرەوەی وڵات تەنها نوێنەری حزبەیان حزبێک ئەو ئیشانەی داپیان چی ئەوانەی لە دەرەوەی وڵاتن ئینگلیزیەکەیان باش نییە یان ئەو زمانەی لە وڵاتن باش نایزان چی ئەوانەیە چن بۆ بەغدا هەر عەرەبیەکەی نازان کە ئەوانەی ئەچێ بۆ بەغدا عەرەبیەکی باش نازان چی پەرلەمانتار چی وەفد اینجا ئەمەش کێشەیەکە لە کێشەکانی دیبلۆماسیەتی کوردی اینجا دینە سەر ئەوە یعنی بەڕاستی ئەوەی جەناب دەفەرمی مامۆستا محەممەد زۆر ڕاستە لە هەموو وڵاتە دیموکراسیەکان و حتا وڵاتە دیکتاتۆریەکان مەراکزی دیراسات هەیە لەو مەراکزی دیراساتانە ئەسحاب ئەوانەیە چن بۆ دانوستان لەگەڵ تەڕەفی دووەم ئەچن بۆ ئەو مەراکزانە معلومات وەرەگرن یعنی شارەیەکی زۆر وەرەگرن دبلۆم یعنی بەلەوەی بچێتە ئەو مفاوەزاتە ئەڵێ باشە مقابل چیەیە تخوا دراسەیەکمان ئەدەیتە دەربارەی مقابل باشە ئێمە چی تەوەقع بکەین سیناریۆی ئەلیف داوای ئەوە بکەن ئەگە داوای ئەویان کرد ئێمە چی بدەین ئەگەر سیناریۆی بابوو ئێمە چی بڵێ ئەگەس یعنی هەموو شتێک لە ئەمریکا ئەو وڵاتە ئۆزمایە هەموو مەراکزی فکرەیە ئەوانە دراسات ئاماداکەن بەڕاستی لە کوردستاندا ئەم نەرێتە زعیفە بۆ یعنی من بۆ ئینساف هەڵێم چەند کەسێک لە ئەسحابی قەرار وەک دکتۆر ئومێد سەباح وەک مامۆستا هێمن هەورامی هاتوونە بۆ مەرکەز لەگەڵ منا قسەیان کردووە بەڵام ئەمە وەکو بڵێ بە شێوەیەک بە گوێرەی پێویست نییە شەرت نییە من شەرت نییە مەرکەزەکەی ئێمە ئەبێ یعنی ئەوانەی لە پەرلەمان بەسیار
ئێمە لەو کەسایەتیەمان نییە کە بتوانین بە شێوەیەکی زانستی ئەوانەی کە وەفدی دانوستانن زانیاری باش و پاشخانی باشیان بدەینێ کە بتوانن لەوێ گفتوگۆی بکەن یعنی ئەو کەسایەتانەمان کەمە ئەو سنتەرانەمان نییە. بەڕاستی یەکەم سنتەرەکانمان کەمن لەو بوارەوە چونکە سنتەرێک بەداخەوە سنتەرەکان زۆربەی ئەبنە حەزبی ئەبنە بەشێ لە دەسەڵات و بە جۆرەی هاوای دەسەڵاتش دەنووسن ئەمە کێشەیەکی سەرەکیە. ئەمما ئەوەی من ئەڵێ مەسەلەن ئەو ڕۆژە خوشکمان دکتۆرە ڕێواسفایەک ڕئیسی پەرلەمان لە مرکزی ڕوودا و باسەوەی کرد ئێمە پێویستمان بە دکتۆرە لە پەرلەمان پێویستمان بە خەبیرە. من وتم ناشرت نییە وابێ پەرلەمانتار لە زۆر وڵاتە پێشکەوتووەکان باشتر ئەگەر ئێتڵاع هەبێ بەڵام مەراکزی دراسات هەیە ئایدی پەرلەمان و ئەبێ مەراکزی دراسات هەبێ ئایدی حکوومەت و لەوێ کەسانی خەبیر دابنن کە ئینسانێک بن بەتوانا بن و ئەمە بە شێوەیەکی سیستەماتیک بێ نەک جارە و جار مەتەڵەن بچ بۆ پڵان ڕێکخراو ئەمانە. ئەمەش بەشێکە لە کێشەکانی با بڵێن دیپلۆماسیەتی کوردی. دیپلۆماسیەتی کوردی مایکل ڕۆبن نووسەرێکی ئەمریکیە زۆر معروفە زۆر شارەزای پرسی کووردە ئاڵێ باوەڕ بێ کە وەختێ بە کاک قوبات لە هین بوو لە واشنگتن بوو ئاگادار نەبوو کە نوێنەری پارتی چیەکە ئەمانە بێ پێکەوە لۆبێ بکەن لە واشنگتن بەڵێ لێ ئاگادار یەکترینەوە. ئیدەن هەر وەکوتم دوایی بۆ نمونە پەیوەندیەکانی بەشی پەیوەندیەکانی هەرێمی کوردستان لە دەرەوەی وڵات ئەوە ئەبێت دیپلۆماتی تیا بنە نەک و ئەو دیپلۆماتانش لەسەر ئەساسی کەفا چکە دیپلۆماسی علمە فەنە ئەزمونە ئەمانەیە بێت تیابێ. ئێمە ئەوانەمان نییە ئیتر یعنی نمونەیەک ترە دەم لە مێژووی خۆمان دوێنە شەو لای دکتۆر محەممەد لای دکتۆرێک بووم کە لە 1991 چۆ بۆ مفاوەزات لەگەڵ سەدامە ئەڵێ کە دانیشتین سێرەکەین وەفدی سەدام 5-6 خەبیری دکتۆرە لەگەڵ خۆیە ناوە دانیشتەوە وتی تەڕەفی ئێمە یەکێ لە سەرکردەکانی کورد وتی ئێمە جەنابی سەرۆک ئێمە حکومزاتی حەقیقیمانەوێ. وتی سەدام وتی بە خەبیرەکان تخوا پێمان بڵێن حکومزاتی حەقیقی چییە؟ خەبیرەکان وتی سەید ڕئیس وتی شتوانیە حکومزاتی داخلیە حکومزاتی خارجیە تعریفێ نییە بۆ وشەی حکومزاتی حەقیقی. ئیدەن ئەمە دلیلە ئێمە کە ئەچین بۆ بەغا لەگەڵ تەڕەفی مقابل مفاوەزاتەکەین بە جۆرەی خبرە و ئەزمون و علم ناڕۆین ینی بەڕاستی هەر ئەبێ نووسەرانمان کتێبێک بنووسن دەربارەی قەیرانی دیپلۆماسیەتی کوردی. مامۆستا ژیان نەبوونی لایانی سێم لە نێو گفتوگۆکانی دانوستانی نێوان هەرێم و ناوەند بە تایبەتی لەم دوایە بۆی کە لایانی سێم نییە بۆی دواتر ئەگەر دانوستان یاخود ئەوەی کە لەسەر ڕێکەوتن نەگەیشتە دەرەنجام دیاری بکرێت کە چێ لێی بەرپرسیارە. ئێمە هەموو ساڵێک دانوستان دەکرێت لەسەر کاغەز و دەنووسرێتەوە خاڵەکانی 1-2-3 بەڵام دواتر هەم حکوومەتی هەرێم حکوومەتی ناوەندی تۆمەتبار دەکات هەم حکوومەتی ناوەندی حکوومەتی هەرێم تۆمەتبار دەکات بەوەی کە ئەوان لایانی پێشەکاری دانوستانن. ئەو کێشەیە دوولایەنە هەم لە هەرێم هەیتمان هەم لە بەغداش هەمانە. پێم وایە کە ینی دەگەڕێمەوە سەر پەرتەوازەی خۆمان باش کە کاک دکتۆریش زۆر تەرکیزی لەسەر کرد. ئەو پەرتەوازەیە وا دەکا ئەمە لایانی شاراوەمان هەبی ینی هەر لایەنێک ینی وەکو وتوێژ و مفاوەزاتیش هەر وەکو دەستگاکانی تر دەستگایەکی نیشتیمانیمان نەبی لە بۆ ئەو مەسەلەیەش. ینی زۆر جار لە پەرلەمانی کوردستانم جەم لە هەندێک ئەندا پەرلەمان ئەوە دەبوو کە دەستگایەکی نیشتیمانی بۆ مفاوەزات و وتوێژ دابدرێ. بەڵام بەداخەوە هەمووی تووشی نەخۆشی یەکەم دەبتەوە نەخۆشی حیزبایەتیەکە. لە هەتا ئێستا لە کوردستان دەستگایەکی نیشتیمانی لە هیچ لایەنەیەک نییە. ئەوە گرفتی گەورەمانە لە لایەنی دارایی نیتمان لە لایەنی مەسەلەن بووە ئابووری نیتمان لایەنی سیاسی نیتمان لایەنی سەربازی لایەنی ئەمنی هەرچ دەگری هەمووی دەستگاکان حزبین نەگەیشتنە دەستگای نیشتیمانی. ئەگەر حکوومەتی هەرێم بی دەبایە زۆر زوو لە زیاتی وەکو کاک دکتۆر باسی کرد ئەو سنتەری دراسات ئەوانە دەستگایەکی نیشتیمانی یعنی مە کۆمەڵێک سنتەرمان هەیە کاک دکتۆر لە سنتەر هەیە برایەکە سنتەرێکی هەیە برادریشکە سنتەرێکی لە بواری جودا کاک دکتۆرم دەینا دوو کەسکەم دەینا لەگەر لە ئەنجومەنی وەزیران دەستگای نیشتیمانی و توێژم دادەنا. ئەو دەستگای نیشتیمانیە هەموو دەمی ئامادەیە وەکو ئەوەی
باسی کردکتۆر هەموو ئەوەندەی کە ڕاوێژی پێ بکرێت ئەو ڕاوێژ لە بواری سیاسی لە بواری جوگرافی لە بواری مثلا ئابووری لە بواری مەسەلەن ئەوانەی کە ئەو گرفتانەی کە ئەمە دەمانبی لەگەر حکوومەتی فیدرالی لە بەغدایە ینی نمونەی ئەمریکا هیناوە ئەمن ئێستا زۆر زار تێبینی شتێک دەکەم ئەو بەرپرسانەی لە حکوومەتەکانی ئەمریکان پاش دەرچوونیان لە حکوومەت زوو سنتەرەکانی دیراسات ئەو دەیانهێنن وەزیری دەرەوەیە وەزیری وزەیە وەزیری تەندروستیە وەزیری هەموو شتەکە ینی زۆر زار کە دەیانبینی هەتا سەربازیەکان سەرکردە سەربازیەکان دەیانبینی لەو سنتەرای گەورانەی دیراسات قسان دەکەن دێنە سەر تەلەڤیزیۆنەکان لێدوان دەدەن قسان دەکەن و ڕێی خۆیان دەردەبڕن بەڵام ئەو ڕێی دەربڕینانە هەمووی لە خزمەتی چێ لە خزمەتی دەستگای نیشتیمانیەکەی حکوومەتەکەی خۆیتی یان استراتیژیەتی خۆی لە هەر ناوچەک ناوچە زۆر جار لەلایەن ڕەنگە وەفدی هەرێمیش و لە بەغداش باز لەو دەکرێت کە نەتەوەیە گرتوەکان چاودێوی بەسەر دانوستانەکان یعنی بەڵام نابینین ئەو ڕۆڵە بدرێ بە نەتەوەیە گرتوەکان یان خۆیان یاخد بەچی بزانین لایەنی شارەوە لەوەدا چییە کە تەڕەفی سێم دیار نیە لە نێو دانوستانەکان ئەوەکو باسم کرد ئەو گرفتە دوولایەنەیە لە بەغداش هەر باسی هەرێم نەکەین لە بەغداش ئەو گرفتە گەورەیە لە بەغداش زۆر لایەنی ئەوەی کە دەسەڵاتیان هەیە بە تایبەتی بینی دووکانێدانی شیعەکان ئەوانیش مەرجعیەتی خۆیان هەیە ئەو مەرجعیەتە زۆر زار دەرەچیە ئەو مەرجعیە دەرەچیە بەداخەوە وا دەکا کە ئەوانیش سەربەخۆ نەبن ئەوان هەتا ئێستاش ینی لەو توێژانی کە دەیانبین ئێستا لەگەر وەفدی کوردی دەیکەن ینی ڕۆژانە شتی تازە دەینن ئەوە مانایچ ئەمانە ئەوە کە لایەنە چکێ لە پشتەوە ئەو ڕاستپاردانە دەنێری کە ئەوەی زیادکەن بۆ فشاری فلان وڵاتیان فڵان لەسەر کورد ئەوە شەیە ئەو گرفتە وەکو باسم کرد لە جەنابەت ئەو گرفتە دوولایەنە هەم لە هەرێم هەیتمان بەڵام ئێمە چارەسەرکردنی لە هەرێم ئاسانترە باوەڕکە لەوەی کە لە بەغدای هەیە ینی ئێمە ینی هەندێک پرسی نیشتیمانیمان هەیە دوور لە ڕکابەری و چێشمەی حزبی ئەو شتە نیشتیمانیان یەک لەوانەیە کە وتو بێژە ینی دەکرێت ئەمە بین ئەو دەستگای نیشتیمانیە لە ئەنجومەنی وەزیران دابمەزرێنێت نەکرێتە ئەوەی کاکە فلان پارتی فلان یەکێتی فلان حزب وەکو ئەوەی انتخابات ینی دەستگای مەسەلەن ئەوەی هەڵبژاردن ئەوانە یان هەر دەستگایشتر دەفتە محاسەی حزبی هەر کەسە لە حزب ئەوەی دەکات بەڵام قیمەت و نرخی دەستگایەکەی لە دەست دەدەین ئێستاس ینی ئەو ڕۆژ بیکەن باشتر لە بەیانی کە سەرۆکایەتی حکوومەتی هەرێم سەرۆکایەتی هەرێم هەر تەرفەک بەتایبەتی سەرۆکایەتی حکوومەت کە لایانی جێبەجی کارە مەسەلەن تەنفیزیە کە پەنا ببە بۆ دروستکردنی دەستگایەکی نیشتیمانی فکر لە حیزبەکان نەکەنەوە فکر لە خەڵکی زۆرمان هەیە بڕۆ جامیعات بڕۆ ئەو گروپ و ئەو کۆمپانیە گەورانە ینی لە دەرەوەی وڵات خەڵکی باشمان هەیە مەسەلەن ئەمن ئەوانە دەیانهینم وەکو دەستگایەکی نیشتیمانی لە ئەنجومەنی وەزیران دادەنێم ئینجا پاش ماوەیەک هەست بە ئیجابەتی ئەو هەنگاوە دەڵێ کاک دکتۆر زۆر جار لە دانوستانەکان ڕەنگە کێشەی کۆن بهێنرێتی نێو گفتوگۆکان بە تایبەتی لە نێوان هەرێم و ناوەند دەمێ نمونەیەکی تێزی ئەحمەد داود ئۆغڵۆ بینمەوە بەوەی کە سفرکردنەوەی کێشە هەتا ئێستا هەم هەرێم هەم حکوومەتی ناوەندی نەگەیشتین بەو حاڵەتەی کە ئەمە کێشەکان سفرکەینەوە اینجا دانوستان و گفتوگۆ بکەین بەڵێ پێشەوە حەزەکەم بە خێرایی تێبینیە بڵێم لەسەر تەڕەفی سێم لە مفاوزات یعنی خۆی بەگوێرەی نەظەریات هەیە ماخوێنی لە علاقاتی دەولی فەنی مفاوزاتش لەسەر ئەو تیۆرانەی کە پەیوەندی نۆدەوڵەتەکان هەیە بەگوێری پەیوەندی نەظەریەکەیە تیۆرێکەیە پێڵێن ریڵست سکول مەدرسەی واقعی ئەلێ وەختی مفاوزات سەرەکەوێت لە بین دوو تەرەف کە تەوازنی قوا هاوسەنگی هێزە بێ ئێمە بەشێک لە مشکلەکەمان ئەوەیە کە ئەسین بۆ بەغا ئێمە ئەمڕۆ هیچ هاوسەنگی هێز نییە لە بەرەوەی تەڕەفی بەغدا باش ئاگادارە ئێمە اقتصادێکی ئیفلاسمان کردووە لە زۆر بووە یعنی سازشێکی نیشتیمانیمان نییە زۆر کێشەی ترمانەیە کە بەغداد ئاگادارە لەوە ئیدەن ئێمە وە دوای هیچ وەرەقەیەکی ترمان نییە کە تۆ چی بۆ مفاوزات ئەبێ وەرەقەت هەبێ چونکە تەڕەفی مقابلیش وەرەقەی هەیە ئەو وەرەقەی بەهێزی ئێمە نییە و لێرەشدا هەڵەی سەرەکی دیپلۆماسیەتی کوردیە چونکە بە جۆرەی دوای غەزوی عێراق لەلایەنی ئەمریکاوە عێراق خراوە ژێر بەندی حەوت میساقی با بڵێن ئەنجومەنی ئاسایشی نەتەوەی ئومەم متحیدە مەجلسی ئەمن بە عەرەبی ئەڵێن بە جۆرەی
عراق ئەبێ وەکو منداڵێک لە ژێر وسایەتی بێ چۆن لە منداڵە ئەڵێن ئەمانە قاسرن حتاکو بلوغ نەبێ بالغ نەبێ حەقی نییە ئەمە بکە ئەوە بکە ئێمە کێشەی مادەی 140مانە بوو یەشتا جێبەجێ نەکردە سەرکردەکانی ئێمە من ضمنی مام جەلال و کاک هین وەزیری دەرەوەمان وشیار زێباری هەموو هەوڵیان ئەوە بۆ عێراق دەربکەن لە مادەی حوت دەریان کرد ئەوە هەڵێکی زۆر استراتیجی بوو ئێستا چێڵێت ئەمڕۆ بلاسخارتەیە جنین بلاسخارتەیە شیعەکان ئەڵێن بەڵێ ئەمە نوێنەری ئومەم متحیدە بەس دەوری ئەو دەورێکی استیشاریە فقط لەبەرەوە ئەو ڕۆژانە چەند دانیشتێکی کرد دەربارەی کەرکووک چەند اختراحێکی کرد وتیان تو حەقت نییە اختراح بکەی بەو شتانەمە مەسلەیەکی داخلیە تو تەداخلەکەی تو لە ساڵحی کوردی قساکەی بەبوو چوونی من کورد ئێستا زۆر لاوازە بەس یەک نقطەیەکی ئەتوانێ زۆر بەکار بێنێت و وەکار بکات لەسەری ئەوش ئەوەیە تەدویلکردنی قەزیەی عێراق هەمووی لە مەجلس الئەمن خۆشبەختانە کازمی داوای کردووە بۆ ئینتخابات کە مەجلس الئەمن ئیشراف بکە بەڵام من ئەڵێم وەفدی کوردی تا ڕادەیەک ئێمە بە هەموو بێهێزیمانەوە لۆبیەکمان هەیە لە دەرەوە تاعاتفێکی غەربی هەیە بۆ کورد ئەسبابشی زۆرە بەڵام تدویلی قضیەتی کورد ئەوش ئەوەیە قەرارێک دەربچێت لە مەجلس الئەمن کە بڵێ کێشەی هەموو عێراق سەلە کێشەیە میلیشیا حکومەکات مادەی 140 جێبەجێ نەکراوە ئەو مادەیە لەسەر ئەساسی مادەی با بڵێن قەراری 6 کە هین مەجلسی ئەمنە 1990 ئەڵێ چەوسانەوەی کورد شعبی عێراق و کورد بە تایبەتی بووستێ ئەو مادەیە ئێمە لە ژێردەستمانە بەجۆری قەراری مەجلس الئەمن ئەڵێ وەختی حەقمانەیە تەداخل بکەین ئەگەر ئاسایشی هەرێمی نێودەوڵەتی بکەوێتە مەترسیەوە خاڵی بەهێزەیە کە ئەگەر بێت کورد بەکاری بێت بەڵێ ئەوش ئەوەیە کە مەسلەی هینە بە دەوڵەتکردنی ئەجا گەڕێمەوە بە دوو دێر باسی تەسویری مەشاکلەکەم ئەوەی کە دکتۆر ئەحمەد داودۆڵە لە کتێبەکەی عمقی استراتیژی باسیەکە ئەوە پێش ئەوەش کاتبێک ئەمریکی بەناوی زارتمان لە کتێبێک ئەڵێ پراکتیکل نیگۆشیتر ئەڵێ جارێ بۆ مفاوەزاتکردن یەکەم شت ئەبێ دەست بکەی بە شتەگچکەکان کە حساس نین ئەوە لەسەرەوە بگە ئیتفاق جۆرە باوەڕەکە بێ لە بین تەڕەفی دووەمی بەڵام من حەزەکەم بزانم بڵێ ئەوەش بڵێم کە لە پێشەوە ئاماژەم بەوەی کرد بەغداد پێویستی بە ئاشتینیە لەگەڵ هەرێمە بەغداد کەرکووکی کردووە لە 1940 کردو اقتصادی بەقوترە لە ئێمە تەواو زۆر باش نییە بەڵام هیچ پێویستی بین کورد ئەبێ وەرەقەیەکی زەختی هەبێ لێکێک لەوانە مناوەرەیەکی ئەسکەری لە دەوروپشتی کەرکووک چکە لە عورفی دەولی مناوەراتی ئەسکەری یەکڕێزی لە ناو مەتەلەن کاک مەسعود مبادرێ بکە بابچێ بۆ سلەیمانی بابچێ بۆ گەرمیان و لقایەکە بێ لە بین سەرکردەکانی پارتی و یەکێتی خەتێ ئەمانە ئیشارەتە بێ بۆ تەڕەفی مقابل لە بەغدا هین وەرگە داوای ئەگەڕێمەوە ئەڵێم تەدەخولی ئومەم المتحیدە و گۆڕینی کاری ئومەم المتحیدە لە ئیستیشاریەوە بۆ ڕۆڵێکی زۆر گرنگتر ئەوش تەدەخولکردن و بە ئینگلیزی پێڵێن ئاربتریشن ئەو تحکیم ئومەم المتحیدە بێت تحکیم بکە مادەی 140 مادەیەکی داخلی ناوخۆی عێراق نییە. وڵاتانی دراوسێ بگومان کاریگەریان لە دوای 2023 لە عێراقەیە بە تایبەتی لە سەرەتای دروستبوونەوەی عێراقی نوێ لە 2005 و ئەنجومەنی حکم لە ئێستا لەم دانوستانە یعنی بێگومان کاریگەریان ئەم کاریگەریە بۆچی ئێمە نەمانتوانێت بەلای ئەرێنیدا بیشتێنەوە بە تایبەتی لەوەی کە ئێمە وەکو کورد بەکاری بهێنی ینی کاک محەممەد هەردەبی بگەڕێنەوە سەر خاڵ یەکەم دیسان پەرتاوازەیمان ینی هەر وڵاتێک مافی خۆیتی ینی استراتیژەتی خۆی هەبی بەرژەوەندەکانی خۆی بپارێزی بەڵام ئێمە لە سیاست و زیرەکی لە سیاست کە بتوانین ئەو تێک بڕکەین ئەو بەرژەوەندیانە ینی بزانە ئەو وڵاتە بەرژەوەندی لە چدایە ئەمش بەرژەوەندیم لە چدایە بەڵام ئەوەی کە کاک دکتۆر باسی کرد کورد بەداخەوە ئەو خاڵە بەهێزەی لەدەستدایە کە ناتوانانی بێتە ینی لە سنگەری بەرامبەری هەر لایەنێکبی کە مامەڵەی لەگە دەکات هەردەم بەلایەنە زەعیفەکەی سیر دەکەین و بە لاوازیەکەی مامەڵە دەکەین با من لەو خاڵە بدوەستێنم یعنی ئەم پەرتەوازیە لە ناوەخۆ ئەوەندە قورسە کە نەتوانرێت چارەسەر بکرێ نەتوانرێت دانیشتێن و گفتوگۆ لە نێوان هێز و لایەنە سیاسیەکان بکرێ
بۆ ئەوەی بتواندرێ وەکو گوتی ئەو سنگ و قورسایی کە لە 2005 لە بەشداری کورد لە حکوومەتی عێراقی بوو بە هەمان شێوە بێ خۆی زیاتر لایەنەکان دەرونیە ئەو لایەنە دەرونیانە زۆر زار کاریگەر بووە ینی هەروەکو ئێستاما لەو هەوڵ و ئەوانەی ئەو دواییانەی کە دیتمان لە نێوان مەسەلەن کە سەرکردایەتی پارتی وێچەتی سەرکردە دەسڕۆیەکان با بڵێن مەسەلەن لەگەڵ یەکدامشن ینی هەندێک لایەنی دەرونی هاتە ناو بابەتەکەی ڕێگر بوو فلان دەبی داوای لێبردون بکە فلان دەبی داوای لێبردون بکە ئەوکە یان لێرە پرسە نیشتیمانیەکە تاوا وەلانرە ئەو پرسە نیشتیمانیە ئەو پرسە نیشتیمانی کە وەلا دەندرێ دەخرێتە سەر دەخرێتە سەر لاوازیەکی تری ئەو میلەتی ئێمە لاوازیەکی تری سەرکردایەتی ئێمە بەڵام گرفت لەوەیە کە سەرکردایەتی کورد تا ئێستانی پێم وایە پاش ئەو هەموو ساڵ و ئەزمون و تاڵەی تا ئێستا درگ بەو هەموو ترسی ناکە ینی لەو قۆناغی ئێمە لای دەژین دکتۆری شارەزاترا ینی قواری هەرێمی کوردستان زۆر لەژێر هەڕەشەیە ینی زۆر لەژێر هەڕەشەیە گەورەترین هەڕەشەش هەست بەو مەترسیانە نەکراوە یان دەبی هەست پێ بکرێت چۆ گەورەترین هەڕەشە کە لە قوارەی کوردێکە کوردە بە خۆی بەڵێ ینی کە بە لاواز دەچێ پێش کە بە پەرتەوازایی دەچێ پێش کە بانانە نیشتیمانی بیر دەکەیەوە کە لایانی دەرونی و بەرژەوەندی تەشجیع حیزبی و کەسی دێتە پێش ئەوە گەورەترین هەڕەشەیە ینی کەوا دەکات لانی دەرەوەش لانی بەهێزی دنیا کە دوێنێ بە زۆرە ڕێزێک و تەقدیرێک یان تۆی بە یان بە قوڵایەکی استراتیژی خۆی دەزانی ئێستا دووبارە ئەو سیاسەتە دووبارە بکات و لای خۆی نەزڕەی بەرامبەر کورد ئەو نەزرە نەمینێ ینی بە کەمتر تەمەشاتکە نەبیە وەکو دکتۆر گوتنی دکتۆر کە باسی ئەوەی کرد کە ئەمە لایانی دەرەوە تازە کە لە بەغدای ئەو پاڵ پشتە بەهێزەمان نییە یان زەعیفین بەرامبەریان لایانی دەرەوە بەڵام لایانی دەرەوەش سەرکردایەتێکی چاچی دەوێت سەرکردایەکی دامەزرایی دەوێت یەک هەڵوێستی دەوێت لە کورد کە ئەوانەش دەبینی لانی دەرەوە وڵاتی یەکگرتوەکەیان چلا لە وڵاتە کاریگەرەکانی دنیا هەیە کە ئەوەش دەبینی ئەم پێم وایە زیاتر کەمتر دێتە پێش لە بۆچی ئێمە کەمتر وەبەرهێنانمان کردووە لە پەیوەندیەکانمان نەکاردراوسی پەیوەندی دەرەوەش وڵاتانی ئەوروپا ئەمریکا بە تایبەتی ئێمە لە ماوەی ڕابردوو وەک دەگوتراکە ئێمە بەوەکالە شەڕی هەموو جیهان لە بەرامبەر داعش دەکەین بۆچی ئەو فیداکاری کورد نەتواندراوە بێرێنانی تێدا بکرێت لە کێشەیەکی ئێستای نێوان حکوومەتی هەرێم و ناوەند بتواندرێ جۆرە فشارێک دروست بکرێت لەسەر حکوومەتی ناوەندی بۆ گەیشتنە ڕێککەوتن گرفتەکانمان زۆر نزیکن لێک ئەمە ینی زۆرش تێکەڵن نەبوونی دامەزراوەی نیشتیمانی ینی ئێمە لەگەڵ ویلایەت لەگەر ئەمریکا لەگەر ئەوروپا لەگەر حتا نەتەوە یەکگرتەکان لەگە هەر وڵاتانی دراوسێ هەموو بە حیزبی مامەلە دەکەین هەموو بە کەسی مامەڵە دەکەین مامەڵەی کەسیمانە یعنی هەتا وەکو گلەی یەک دوێنێ سەرۆکی هەرێم چۆ فەڕەنسای تەماشای وەفدی سەرۆکی هەرێم بکە ینی ئەو وەفدە ینی ئەو سەردانە لەلای من سەردانێکی تاکە کەسی بوو تەواو سەردانێکی ڕسمی هەرێمی کوردستان نەبوو ئەگەر سەرۆکایەتی هەرێمی کوردستان وەفد سەردانێکی وا گەورە دەکا سەردانێکی وا ڕسمی دەکا دەبای خەڵکی هەموو حیزبەکانی لەگەڵ بایە کەوابی ئەو گەڕینەوە سەر گرفتی بێزگە لە پەرتەوازایی کە یەک لە ئاکامەکانی پەرتەوازەی ئەوێ نەبوونی دەستگای نیشتیمانی نەبوونی بۆچوونی نیشتیمانی و یەک هەڵوێستی لە کورد کەوا دەکا ئەمە هیچ ئامانجێک بە تەواوی نەپێچین و ڕۆژ بە ڕۆژ بەرەو دواوە بچین و لاوااستر بن بەداخەوە کاکتور زۆر زار ئەندامی پەرلەمان لە هەرێمی کوردستان ڕەنگە گلەی بکەن لەوانەی کە لە وەفدی دانوستانکار ڕۆڵی دامەزراوەی یاسایی لە هەرێمی کوردستان نابینین بۆی هەر کاتێک کە وەفدی دانوستانکار هەم لەگەڵ حکوومەتی ناوەندی هەم لەگەڵ دەرەوە بێ لە هەرێمی کوردستان لە نێو پەرلەمانەکەی ڕوونی بکاتەوە کە مەبەستی سەردانەکەی چی بووە وەگەیشتە بە چ دەرئەنجامێک لە بەرامبەردا هەتا نوێنەرەکانی کورد لە بەغداش لە وەفدەکانی حکوومەتی هەرێمی کوردستان ئاگادار نین ئەمە چەندە خاڵی لاوازە بەوەی نەتوانین دانوستان و دیبلۆماسیەتێکی سەرکەوتوو بنیاد بنین ئەوە ڕاستە طبعاً ئەمە بەشێکە لە کێشەکە ینی ئەو وەفدانی کە ئەچن بەلەوەی بچن بۆ هین ئەجندایەکیان نیە ئەو ئەجندایش بە جوورەی خۆی لە هەرێمی کوردستان بەداخەوە لە زۆربەی کارەکانی هەرێم سێمە هەرێمین دەستورمان نیە دەستوری عێراقی ئەڵێ ئەبێ هەرێمەکان دەستوریان هەبێ ئێمە معنای لە 2003 حتا ئەمڕۆ ئێمە شتێکی غێر قانونیەکەین لە هەرێم ئەوش کە دەستورمان نیە کە دەستورمان نیە لە هەمان کاتە ئەجندەی حکوومەتش ئەو حکوومەتی باشن ئەم کابینەی هێمانە یعنی کە ئەچێت ناڵێ بە جۆرەی فڵان بەرنامەی حکوومەت ئێمە ئەچین فازاتەکەین بەڵام زۆر شتەکە
هەرەمەچیە و تێتەکایەوە ئەچێت ئەجدە ڕۆژێکەڵێن ئێمە ئەقیامی نەوتە دەین ڕۆژێکەڵێن ئەڵێن نەوتەکە ئەدەین یعنی ئەمە دلیلە بە عەرەبی ئەڵێن هینێکەیە ینی فەوضایە تەخەبوتەیە لە دیپلۆماسیەتی کوردی لە بەرەوەی ئەوەی جەناب دەڵێ دامەزراوە قانونیەکان یاسایەکان نییە لەوێ بۆ قیادەی وەکو بڵێ خاریتەی تەریق بێ بۆ وەفدەی ئەڕوا بۆ بەغا بەس من حەزەکەم لە شتێکی ترش بڵێم یعنی ئێمە کە باسی شکستی حتا ئێستا شکستی ئەو مپاوزات تاکەین لە بەغدا ئەبێ ئاگاداری بۆعدە دەولیەکەی ببین بۆعدەکەی دەرەوەی با بڵێن عێراق و هەرێم ئەوش ئەوەیە ئەمڕۆ ململانیەک هەیە لە عێراقا لە بین عێراق شانۆی ململانێکی توندە لە بین ئەمریکا و ئێران لێرەدا حکوومەتی هەرێم تا ڕادەیەکی زۆر بە تایبەتی سەرکردایەتی لە هەولێر لەگەڵ غەربن لەگەڵ ئەمریکان بەڵام بالمقابل با بڵێن بەغدا کولیەن لە باوشی ئێرانە تا ڕادەیەکی زۆر ئەو مبالغە نیە ئیجماعە لەسەرەوە ئەو ئێستا مەثەلەن حکوومەتی هەرێم ئەچێ لەگەڵ کازمی مفاوزاتەکە لە کاتێکە کازمی هیچی لە دەست نییە شت لە دەست پەرلەمانە پەرلەمانش ئەجندەی هینی ئەحزابی عێراقی میلیشیەکان کە سەر بە ئێرانن ئەوان ئەجندەی حکوومەتی عێراق دادەنە نەک کازمی هیچ مشکلێ نییە لەگەڵ کووردە ئیدەن کێشەکە ئەوەیە یان ئەبێ ئێمە بچین لەگەڵ ئێرانە بڵێن مفاوزاتێکی جددی بکەین چیتەوێت لە ئێمە و بە بۆچوونی من ئەمە بێسوودە چونکە ئێران ئەوێ هەرێم بچێتە ژێر ڕێکەیفەوە بەشێک بێت بۆ ئەو پردەشیعیکەوە ئەوێت هیلالی شیعی دامەزرێنێ و ئەوە لە بەرژەوەندی کورد نییە و بەڕای من کاک مەسعود لەوەدا زۆر ڕاستە ئەوە بە هیچ جۆرە هەرێم نابێ بکەوێتە ئەو هەڵەیەوە بەڵام لەگەڵ ئەمریکاش ئێمە ئەبێ بە ئەمریکا بڵێن فەرمو ئەوەی ئێران یارمەتی هەوادارانی خۆەتی لە بەغدا تۆرە قەردێکمان بدەرێ با قەردێکی ماڵی مادی 6 مانگ لەسەر پێی خۆمان بوستین دوایی مفاوزات بکەین لەگەڵ حکوومەتی عێراق لەسەر 1 2 3 4 ئەمە ئەبێ حەل بێ ئیدە ململانی ئەمریکا و ئێرانش ڕەهەندێکی زۆر واضحە و ئەمەش بەشێکە لەبەرەوەی کە لەو نێوەندا کورد یاریکەرێکی باشە بتوانێت باڵانس ڕابگری لە بینی ئەو کێشە نێو دەوڵەتێکە لەسەر خاچی عێراقەیە کورد ئەمڕۆ نە بەڵام ئەگەری هەیە ببێ ئەگەر ڕێزی ماڵی کوردی هەبێ ئەمڕۆ ئێمە کوردستان ئێمە دائیمەن لە ئەبیستین برادەرانمان لە ئەعلامە لە ماڵەکان دارشین کورد دژمن کوردی 4 بەش کردو ئێمەش بەر کوردستانەکەی خۆمان کردێتە 3 بەشەوە ئەمە عەمەلیەن کورد بەو بێهێزیەوە لە غەربە دیراساتی ڕۆژانە ئەم قوسڵانەی لێرن راپۆرتە نێرن ئەمڕۆ مجتەمەعی کوردی ئیدارەی کوردی شکستێناوە لە هەموو شتێکە لە غەربشە ئەمە دیراساکەن ئایا ئەم هەرێمە کارتێکی باشە یان نە ئێمە بۆ هاوسەنگینە ناو عێراق بەڕەئی من لە هاتنی عەبادیەوە غەرب گەیشتێتە ئەو قەناعەتە ئێمە پێویستمان بە بەغدایە نەکەرێم هەرێم هەر بێ مفاوزات بێ هەر هیچ وەکولی لەژێر دەستیانە کۆنتترۆلیان کردووە بێ مقابل ئێمە چوینە شەڕی داعشەوە بەڵام هیچمان شوەر نەگرت بالمقابل وەکو جەنابەتە فەرمی اینجا من چێڵێم لێرەدا پێویستە هەرێم ئەگەر بیوێ ببێتە ئاکتەر بۆ هاوسەنگی هێز ئەبێ یەکەم هێزی پێشمەرگەمان موحەد نییە ئیستا شتێک هەیە منەوە بە بینەران تەڵێم یعنی بەڕاستی زۆر عیبە وڵاتێکی تر بێ معاشی پێشمەرگەی من بدە بۆچی وابێ بۆچی هەرێم ناڵێ بابە فەرموو ئەوە ساواریخی پاتریۆتت داناوە بۆ ئیسرائیل و بۆ فلان دەوڵەت و فلان دەوڵەت وەرە ساڕ پاتریۆتم بۆ دانە وەرە یارمەتی قەردێکم بدەرێ کە بتوانم معاشی پێشمەرگەی خۆم بدەم بۆچی تو بێی ڕاستەوە خۆ معاشی پێشمەرگەی من بدەیت ئەمانە هەمووی دەلالەتی ئەوەیە بێئەنەهو بەڵێ ئێمە کارتێکین بەڵام بەڕاستی کارتێکی زعیفنی بەقوت نین ئەگە کارتێکی بەقوت بواین لە ڕەفەرەندەمە حکوومەتی ئەمریکا و غەرب لەگەڵ عەبادی ناوەستان لەگەڵ ئێمە ئەوستان بەڕای من ئێمە پۆتەنشیەلمان هەیە ببینە کارتێکی باش بەس ئیستەنە بەڵێ لەو خاڵە دەوەستم بۆی زۆر جار ئێمە بە بەڵێنی ئەمریکا وەلایەنەکانی دەرەوە ڕەنگە لە نێو کەوانەیەەکە کە دروست بێ قسەکەم هەڵخەڵەتامین بەڵام هیچمان لەسەر کاغەز نییە
ئێمە زۆر زار پشتگیری ئەمریکا و ئەوروپا وای لێکردوینە کە وەک دەڵێ لە عێراقیش ببین بۆچی نەتواندراوە لەسەر بەنامای هاوبەشی بەرژەوەندی دوولایانە لەگەڵ وڵاتانی دراوسێ بتوانین هاوسەنجی خۆمان لە عێراق ڕابگرین. کورد خۆی لاواز کردیە و خۆی بە لاواز دەستە پێش ئەو وڵاتە زلهێزانە. کاتێک ئەمریکا یان هەر وڵاتیش داوای وەفدم لێ دەکا دەبێ من بزانم چێ دەنێرم لەو وەفدەی وەفدەك کە لە پێویستی کورد لە وەزع و واقعی کورد بزانی و دیڕاستەی مێژوو دواڕۆژی ئەو ناوچەیە و ئەو بەرژەوەندیەکانی من بکە. بەڵام کاتێکە من وەفدێکی حیزبی یا وەفدێکی تاکەسییان بە خزمێنە دەنێرم کابرای بەرامبەرم وڵاتی بەرامبەرم یعنی هیچم لێوە ناگرێن هیچ لە من حاڵی نابی وەکو کاک دکتۆرش باس کرد ڕۆژ بە ڕۆژ ئەوان گەورەترین خەڵکی خۆیان یعنی گرنگترین خەڵکی خۆیان لە هەر وڵاتێک یان لە هەر ناوچەیەک دادەنێن کە ئیشیان پێەیە. بەڵام سەیری نوێنەرایەتی کوردستان بکە لە وڵاتەکان نوێنەرایەتی تزایی هەمووی لەسەر خزمایەتی و هەمووی لەسەر حیزبایەتی ئەوەی خەڵکە کە ینی تەنیا من ئێستا زۆرم پێ ناخۆشە نوێنەری کورد لە وڵاتێکی لە ئەمریکا دەبینیم یا لە وڵاتێکی ئەوروپی نازانی بە کوردی قسە بکە. باشە کەسێک زمانی دایک خۆی بە جوانی نەزانی دەبی چۆن نوێنەرایەتی من بکە لەوێ چۆن بتانی مەسەن نەهامەتی و یان پێویستەکانی من بگەینتە ئەو وڵاتەی کاتێک زمانی خۆی نازانی مەسەن. پێم وایە لێرە ینی هەر دەگەڕینەوە سەر ئەوەی کە کاگتۆریش ئەوەی لەس کرد کورد ئەو فرسەتەی مایە. بەڵام ئایا لەو قۆناغی دەتوانی ئایا ئەو سەرکردایەتی ئێستای کورد بە تایبەتی سەرکردایەتی یەکێتی و پارتی ینی ئامادەن کە قوربانی بە هەندێک بەرژەوەندی و حزبی و تاکەسی بدەن تاوەکو کورد تاوە کوردستان بەهێزبیت و ئەم زۆر پێ دوورە لەو قۆناغی بەداخەوە. بۆیە پێم وایە ینی کە ئێمە ینی ئەوەی کە باسی دەکەین زیاتر هیوا و ئاواتە جارێ لەو قۆناغی و چی باشیش نابین بەداخۆیان پێم ناخۆش کا قسەی دەکەم تاکێکی کورد لە وڵاتی دەژیم. بەڵام ئەگەر بیر بکرێتەوە بەڵکو مەسەلەن نەوەیەکی باشتر خەڵکەکی چاکتر و لێ هاتوو لەخۆ ئەوەتر دەبی مەسەلەن کە خۆی کە وڵاتەکەی خۆشتر بێ بێتە پێش لێمان بتوانانی ئەو وڵاتە و ئەو هەرێمە باتە قۆناغێکی باشتر. باشە چەند خولەکێکی کەم ماوە دەمێ بگەمە بەڕاستی دەرئەنجامێک و هەوایە شێوازێک لە چارەسەر وەک دەڵێ بەدەر لە هیوا و ئاوات و قسەیە کە تەنها ئومێد بەخشینەوە بێت دەتوانین چۆن چارەسەر بکەین بە تایبەتی لە بابەتی دانوستان بگەینە دەرەنجام و دیبلۆماسیەتی کورد بەهێز بگێتەوە و کورد وەکو هێزی جاران لە عێراق بەشدار بێ. هەموو چارەسەری کورد لە کوردستانە ینی سەرەتای چارەسەرەکان و بەهێزبوونی کورد دەبی لە کوردستان بی. ئەگەر خەڵکی سەرکردایەتی کورد پێی وابێ کە بەهێزبوونی لە شوێنی تر دەست پێ دەکە ئەو زۆر هەڵەیە ینی چارە سەرکردنی کێشەکان و بەهێزبوونی کورد و نەوە هەنگاونانێکی نوێ دەبی لە کوردستان بکرێت لە ناو کوردستان بە نەفەسێکی نیشتیمانی بە نەفەسێکی نەتەوەیی. ئەگەر کورد ئامادە بوو سەرکردایەتی کورد ئامادە بوو ئەوانە بکە ئەمن پێم وایە ئەوانی تر زۆر بە کاتێکی کەمتر لەوەی کە چاوەڕوان دەکرێت تا کورد ئامادە نەبی لە کوردستان کێشەکانی لە نێو خۆی چارەسەر بکە پێم وانێ نە لە بەغدا نە لە تاران نە لە ئەنقەرە نە لە واشنگتن لە هیچ شوێنێک ناتوانێت بگاتە چارەسەری شەشەکە. هەمان پرسیار بەڵام دەبێت ڕۆڵی هێز و لایەنە سیاسەکانی بەدەر لە دەسەڵات ئەوانەی کە ناویان لێ دێنن ئۆپۆسیۆن چی بێ لە بارودۆخێکی بەم شێوازە. یان بەڕاستی ئێمە ئەبێ لێرەدا وەکو نیشتیمان پەروەر بیرکەینەوە وەکو نیشتیمان بیرکەینەوە ئەم هەرێمە هەرێمی پارتی و یەکێتی نیە ئەمە خەباتی 100 ساڵ زیاتری ملەتی کوردەیەکێک لەوانە ئەوانەی کوایسە لە ئۆپۆزیشنن لە ناو کۆمەڵا من ئاگادارم لە ناو یەکگرتو ئەمانە لە ناو گۆڕان چەند کەسێکە بوون لە شاق بوون یعنی ساحبی ئەم کوردستانن ئەم کوردستانەی پارتی و یەکێتی نیە لەبەرەوە من ئەڵێم لێرەدا هەڵەیەکێ لە ئۆپۆزیشن ئەوش ئەوەیە ئێمە نەک لە قاری پارتی و یەکێتی بچین عێراق چێتی بکەین چونکە ئەم ڕژێمە لە 1920ەوە حتا ئەمڕۆ ئیثباتی کردووە ناتوانێت ببێتە نیشتیمانی تۆ چونکە دیموکراسەتی تیانە لەبەروی دیموکراسەتی تیانە جێگای کوردی تیانە اینجا من چێڵم لێرەدا بۆ ئەم ڕۆژانە بە کورتی بە بۆچوونی من مەلەفی نەوت و غاز طبعا زۆربەی شەقامی کوردی زۆر ناڕەحەتە لە دەست ئەم دوو حزبەیە بەم شێوەی کەوا ئیدارەیەکەن کە شکستێکی زۆریە ناو بەڵام
سەروەتی سامانی نەوت و غاز سامانێکی نیشتیمانیە ئەبێ لە داواکارەکانمان نەڵێ ئەمەشتەم تەسلیمی بەغدا بکرێ ئەمە هەڵەیەکی گەورەیە بەغدا جێگای باوەڕ نییە بەغدا ئەمڕۆ ئەوەت لێ داواکە ڕۆژێتتر شتێکی تر لاواکە ئەمڕۆ ئیتفاقت نەگەڵاکە حزبێکی تر دێ ئەو ئیتفاقە هینە بێت بەڕەئی من ئۆپۆزیشن ئەبێ بەدیلی هەبێ بۆ پارتی و یەکێتی بەس بەدیلەکەی نیشتیمان پەروەری بێ نەک ڕیاکشن بێ نەک وەکو بڵێ ڕنگدانەوە بێ ناڕەحەتی بێ لەوەی پارتی و یەکێتی ئەو کاتە ئەتوانێت ببێتە بەدیلی زۆر بەڕێز دکتۆر عوسمان عەلی مامۆستای زانکۆ زۆر بەڕێز مامۆستا یاسین عەزیز چاودێری سیاسی سوپاسان دەکەم کە لە گفتوگۆ لەگەڵ من بوون سوپاس بۆ ئێوە خۆشەویستان سوپاس بۆ هاوکارانم تا بەرنامەیەکی دیکە بەخوای گەورەتان دەسپێرم خواتان لەگەڵ